بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ یەکەم جار کەسوکاری سزادراوانی بادینیان چاویان بە چالاکوان و ڕۆژنامەنووسە سزادراوەکانی بادینان لە زیندان چاویان پێکەوتن. کەسوکاری سزادراوان باز لەوە دەکەن لە ئێستادا بەراورد بەو کاتێک کە دەستگیر کراون بارودۆخی تەندروستیان باشترە بەڵام شوێنی مانەوەیان گونجاو نییە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەمڕۆ سزادراوان چیان بە کەسوکاریان وتووە و ئایا بڕیاری ڕاستکردنەوەی دادگای تاوانەکانی هەولێر کەی یەکلا دەکرێتەوە و کەی پێداچوونەوە بە حکمی کۆتایی سزادراوانی بادینان دەکرێت. لەگەڵ مامە بۆ یەکەمین جار سزادراوانی بادینان لە زینداندا چاویان بە کەسوکاریان کەوت. هەریەک لە چالاکوان و ڕۆژنامەنووسانی سزادراو شیروان شێروانی، گوهدار زێباری، شفان سەعید، ئەیاز کەرەم، هەریوان عیسا لە زیندان چاویان بە کەسوکاریان کەوتووە و بۆ ماوەی 10 خولەک قسەیان بەیەکەوە کردووە. لەمبارەیەوە بەشێک لە کەسوکاری سزادراوان بە پەیامیان ڕاگەیاند لە ئێستادا بەراورد بە پێشووتر تەندروستی سزادراوان باشترە، بەڵام بەشێکیان لە ڕووی جەستەییەوە لاواز بوون و شوێنی مانەوەشیان گونجاو نییە. دوای زیاتر لە 5 مانگ هەر سەبارەت بە کەیسی سزادراوانی بادینان هەرێم ڕەفعەت ئەندامی تیمی پارێزەرانی سزادراوانی بادینان ڕایگەیاند. سزادراوان سوپاسی خەڵکی کوردستان و دەستگاکانی ڕاگەیاندنیان کردووە بۆ پشتیوانی لە کەیسەکەیان. بە پێی زانیاریەکانی پەیامیش بەشێکی دیکە لە چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان کە ئێستا لە زیندان و دادگایی نەکراون ڕێگەیان پێ نەدراوە کەسوکاریان سەردانیان بکەن. هاوکات لەگەڵ سەردانی کەسوکاری سزادراوانی بادینان بۆ زیندان وەفدێکی کونسوڵخانی ئەمریکا لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێم کۆبووە. بە گوێرەی سەرچاوەکان یەکێک لەو دۆسیانی لا دانیشتنەکەدا قسەی لەسەر کراوە پرسی مافی مرۆڤ و سزادراوانی بادینان بووە. دوای خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو لە سنووری بادینان زیاتر لە 50 چالاکوان و ڕۆژنامەنووس دەستگیر کران. بە پێی بڕیاری دادگای تاوانەکانی هەولێریش 5 چالاکوان و ڕۆژنامەنووس بە تۆمەتی تێکدانی ئاسایش و کۆبوونەوەی لەگەڵ کونسوڵخانەکانی ئەمریکا و ئەڵمانیا بە 6 ساڵ زیندانی سزادران. بڕیارەکەی دادگا کاردانەوەیکی بەرفراوانی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەوە. چاوەڕوانیش دەکرێت بەم زوانە دادگای پێداچوونەوە بڕیارەکە ڕاست بکاتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکەن لەسەرم پرسە میێندارێک لە بەڕێزان بەدرێ سیماعیل بڕیاردەری ژنەی کار و کاروباری کۆمەڵاتی و داکۆکردن لە مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانمان کردووە. هەروە لە هەولێرەوە بەشدار حەسەن ئەندامی تیمی پارێزەرانی سزادراوانی بادینان، هەروە دواتریش بەشێک لە کەسوکاری سزادراوان لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان دەبن. سوپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەین. بەدرێ خەنەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێوە چۆن لە سەردانی کەسوکاری سزادراوان دەڕوان کە بۆ یەکەمی جار لە زیندان چاویان پێ بکەوێت و وەکو لیژنەکەی خۆشتان سەرنجدان چی بوو لەسەر بارودۆخی سزادراوان؟ بەنای خۆی بەخشندی میهرەبان لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ومێد دەکەم کەسوکاری سزادراوانی بادینان بەدیدار یەکتر شاد ببنەوە بە زووترین کات ئەم بابەتان تەمیز بکرێتەوە ئینشاڵڵا بە نەتیجەیەکی ئیجابی کۆتایی پێبێت و کەیسەکان سەر لەبەر ئینشاڵڵا کۆتایی پێ بۆ دابخرێت. من پێشەوەی لەسەر کاروباری ژنەکە و راپۆرتەکەمان قسە بکەم بەمەوەی تیش بخەمە سەرەوەی ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری سەبارەت بەم کەیسا و سەبارەت بە کۆی کەیسەکان لە چوارچەوەی مافی مرۆڤ چیمان کردووە. ئێمە دوا بە دوای سەرهەڵدانی گرتنی چالاکوانانی بادینان وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە هەوڵا بووین لەسەر خەت بووین بە هەموو هەنگاوە یاساییەکان بە هەموو هەنگاوە پەیڕەویەکان ئێمە ئەو دەسەڵاتێکە لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانە پێماندراوە هەموو ئەو هەنگاوانەمان چۆنەڵی نا هەموو هەنگاوێک ئیجابیمانە بۆ ئەوەی مەسیری سزادراوانی بادینان و هەموو چۆنەڵی تاکێکی کۆمەلگاکەمان لە چۆنەڵی چارچێوەی مافی مرۆڤ دامە لە هەوڵی ئەوە دابووین بە چاکسازیەکانی شەو بە سزادراوانی بادینانیش ئێمە چەند جار یادداشتمان
داوە چەند جار هەوڵی سەردانیکردنمانداوە چەند جار ئەوە فراکسیۆنەکەشمان سەردانی بنەماڵەوە کە سوکارەکانیان کردن و ئێمە راپۆرتمان دا سەرۆکایەتی و لەگەڵ ئەوەدا چەند جار راپۆرتمان داوە تا UN نەتەوە یەکگرتوەکان کۆسڵخانەکان و نەتەوە یەکگرتوەکان لە بەغداد و لەم دوایانەشدا کە بەڕێز مامۆستا باپیر لەگەڵ وەزارەتی بەریتانیادا ئەم کەیسەی جوڵاندەوە خستێتی ڕوو ئێمە هەنگاوی زۆر چڕ و پڕمان وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری سەبارەت بەم کەیسەوە بە کەیسەکانی ترکە لە چوارچەوەی مافی مرۆڤدان هەنگاومان ناو و هەر لە سەرخەتیش دەبین لەگەڵ کەسوکاریشیان لە هەزار هەر لە سەرخەتین دواتر بایەکێک لە کەسوکاری سادراوە دواتر ڕێمەولای بەرز ئەگەر بچینە لای بەیانعەلی هاوسەری مامۆستا شفان سعید زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بەیانخان ئەگەر سەرەتا باز لەوە بکەین دۆخی تەندروستی سزادراون بەگشتی و دۆخی تەندروستی مامۆستا شوڤان چۆن بوو کامڕۆ ئێوە بۆ یەکەمین جار لە زیندان چاوتان پێیان کەوت ناڵێوەت بکەم و بۆ بێ دەرفەتێ بڕاستی ڕەوشەوی زێدەیە باشبی ما وەسە باوەر نەکرد ڕەوشەویە باش بێت و هیویدارینش هەمیە سەردان کود بەردەوام بن ڕاستی ئەم gelek پێ دڵخۆش بین و ئەف دەرفەتە دائمە و ئەم ببینین و بلا هەر سەردان بەردەوام بن و دائم ببینین ڕەوشەوی زێدەیە باشبی و جێویژی الحەمدلله باشبی و یعنی جێوای نەخۆشە و ڕەوشەوە نەوە باشە و بەس مامۆستا شوڤان زێدەی باشبی و بەس ئەس سەریە دیست نەت ئاگادارم خۆت باش بین ئەن نە ئەما ئەو مرۆڤی بزانی پیچەکێ نەفسیان نەیە مرتاحە و الحەمدلله باشبی بەڵێ ئێوە بۆ ماوەی چەند خولەک چاوتان پێیان کەوت ڕێگاندرا چەند خولەک لەگەڵ کەسوکاریان قسە بکەن براستی gelek و gelek gelmet harî karbin em spasiyawana dikîn û em dilxweşîn ku bi harî kariyê nêzîkî pazda xuleka em oyne li def mamosta şivanê بەڵێ ئەی سەبارەت بە شوێنیان خواردنیان و جێگەی ئێستایان بڵێن گونجاو بوو چووکە پێشتر باز لەوەکە کە مانیان گرتە بوو پێشتر بۆی خراپی شوێنیان خواردنیان هەروە باز لەوەکە کە شکەنجە دراون ئەوان چیان ود لەو بارەیەوە بڕاستی پرسیار مەژێکرە من گوتی خواردنامە زۆرە باشە و جوێنەیە باشە و ئەوی هۆ وەبوودەمە و بێجار شوێرە پێوە هیڤیا خودێ ئەم بەڵێ ئەی پامی چی بوو بۆ خەڵک هیچ پامێکیە بوو بۆ خەڵک بڕاستی ئەم مەمنونێت هەمی خەلکاینە و ئەم سوپاسیا هەمی قۆسڵخانە و ڕێکخراوە و پەرلەمانتارە و کاری زەرێت خوبەخش و گەلمە ئامادە بین و ئەم مەمنونێت خڕاینە بەڵێ ئەی سەبارەت بە دۆسیەکان چاوەڕێی ئەوە نێوەکو کەسوکاریان کە بەزتونی کات یەکلا بکرێتەوە براستی دۆستاوانە یاچوە مەحکەمە بلند براستی پێدا چوونەکێ بێتەکردن نە هەماشتی بەرەوەیکە هەر شەخص ساڵ بمینن ئان ئیشەڵڵا زیاترین وەخت بێنە ئازادکردن بەڵێ ئەی لە ڕووی لایانی جەستەییەوە باز لەوە دەکرێت کە بەشێکی زۆری سزادراوان لە ڕووی جەستەییەوە بڵێن لاواز بوون زەعیف بوون ئێوە ئەمەتان بەدی کرد وەکو خۆتان براستی مامۆستا شوڤان gelekê baş bî bes heke dîdara me xilazî gel mamosta şivanî em derketîne mamosta bedel bî zor gelekê lawaz bî û zeîf bî birastî من مامۆستا بەدەل نەتنیاسی زۆر gelekê بەهێزی بەڵێ ینی مامۆستا بەدەل بەرواری خۆشت بینیت ئەو زۆر زەعیف و نەدەناسرایەوە بەڵێ مامۆستا بەدەلی یعنی حساب کرد gelme ئاخەست من نازانی مامۆستا بەدەلە حتا گوتی ئەس مامۆستا بەدەلم شنی من زانیێرە مامۆستا بەدەل بەڵێ ئەگەر وەکو دواقسەد دوا پەیامتان چی داواکارێکتان هەیە لە خەڵک لە حکوومەت لە دادگا
وەکو کەسوکاری سزادراوان؟ دەخوازم سەرۆکی هەرێمی و سەرۆکی حکوومەتێ بزیترین وەخت هەنی بێنە ئازادکردن نە مامۆستا شڤانسنێ چونکو هەمی خودان خێزانن و هەمی زگوردن و هەمی خودان دەستگیرن مامۆستای هاریوان ئیسا دەستگیرە بەندەوار دەستگیریێدا مامۆستا بەدەر خودان خێزانە مامۆستا شڤان خودان دو خێزانە هیویدارم هەمی بێنە ئازادکردن. بەڵ سوپاسان دەکەین زۆر سوپاس بۆ بەیان عەلی هاوسەری مامۆستا شڤان سەعید کە لەگەڵمان بووی سوپاسی بەڕێستان دەکەیت. زۆر سوپاس. بەدری خان سەبارەت بە سەدانی سەرۆکی پەرلەمان پێنجشەمەی ڕابردوو بازێک سەدانی کردووە بەس بۆچی تەنها فراکسیۆنەکانی دەسەڵات بەشداربوون ئەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانی چیان بەشدار نەبوون لەو سەدانی کە سەدانی سەدراوان کرا؟ بەڵێ ئێمە ڕۆژی دووشەمە کۆتا کۆنووس و راپۆرتمان سیاغە کرد و ئاراسی سەرۆکاتیمان کرد بەداخەوە دەبوو ئەو راپۆرتە هەردووە بە دوای 15 ڕۆژ دوای سەردانیکردنەکەمان بۆ ئاسایشی گشتی بنووسرایە بەڵام لەبەر ئەوەی لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش لیژنەکە لەوان پێکاتە بوو خلاف لەسەر هەندێک خاڵ هەبوو کە ئێمە هەر هەموو واقعی ئەوان گوتەی ئەوان قسەی ئەوان پێداویستی ئەوان حقوقی ئینسانی ئەوان مافە یاساییەکانی ئەوانمە لە چوارچەوەی ئەو راپۆرتەیان نووسیبەوە و ئەمانویست ئاراستەکەین خلافە بوو بەداخەوە خۆشبەختانە دوای ئەوە بە کۆدەنگی لەسەری ڕێکەوتین و ڕۆژی دووشەمە راپۆرتەکەمان ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کرد من بەشتی باژەڵم باش دەستخۆشی لە سەرۆکی پەرلەمانەکەم وەلە وەفدەژەکەم کە سەردانی سزادراوانی بادینانی کردووە ئینسانە بێ بە چاک بڵێ چاک بەڵام بەداخەوە دەبوو سەرۆکی پەرلەمان وەکو بۆ نمونە برادەرانی گۆڕان و برادەرانی پارتی بردو ئەویش لە تەبەن بۆ خۆشی هەر لە حیزبی یەکێتیە لە حسەیەکێتی ڕۆیشتووە دەبوایە یەکێک لە نوێنەرانی ئۆپۆزیسیۆنی ببردایە ئیشەکە و کاتە جوانترە بوو چۆنەڵی ئەو کاتە زیاتر ئەدای چۆنەڵی دیموکراسی بوون و دیعای مافی ئینسانیەت و پێکەوە بوون و بە یەک چاوسەیرکردنی فراکسیۆنەکان دیارە بوو بەداخەوە دەبوایە ئەوەی بکردانە نەکرا هۆکارێکی کە پێ دوایە بەس دەسەڵات ڕۆیشتووە ئەوانێکی لە حکوومەتن ئۆپۆزیسیۆنیان لەگەڵ خۆیان نەبردووە ئێمە تەمان کاک حەکیم وەکووتم ئەو لیژنەیە کە چوین واقعی حاڵی ئەوانمان بۆ ڕای گشتی بۆ ئیعلام بۆ ڕاگەاندنەکان نەقڵ کردووە یەک فاریزەمان لێ زیاد و کەم نەکردووە لەگەڵ ئەوەدا کە نوێنەرانی بەڕێزی لایەنەکانی دەسەڵاتیشمان لەگەڵ بووە ئەوان لەگەڵمان بووە لەگەڵمان بووە شاید حاڵی واقعەکە بوون بەڵام خلاف لە هەندێک بۆ نمونە قسەکانی ئێمە ئەوانە دروست دەبوو پێدەچێ حەزەرێکیان لەوە کردبێ ویان تەسەور کرد بێ ئۆپۆزیسیۆن ئەدای ئەوان حاڵ و زروفی ئەوان ئێمە تەمەنا دەکەینەوە لە خۆشیابن تەمەنا دەکەین ئەوان بابەتەکان بۆ تەمیز کرد تەمەنا دەکەین ئەوان ئەو لۆ دەزۆرەی کە لە سەریانە و پاڵەپەسۆ و قەرەباڵغی کە لە سەریانە نەمێنێ بەرحاڵ ئێمە لە دوای ئاراسەکردنی راپۆرتەکەمان خۆشبەختانە کاتێک کە سەرۆکایەتی پەرلەمان ناوەڕۆکی راپۆرتەکەی بینەوە پێداویستیەکانی گیراوانی بادینانی بینیوە لە حقوقی ئینسانی و یاسایی و هەموو ئەوانە تا دوایی ئەوە بۆ ئۆتۆماتیکی خۆی هاتە سەرخەت و سەردانی کرد و ئەنجامی نووسین و ناوەڕۆکی راپۆرتەکەی ئێمە بوو ئەو سەردانەی لێکەوتەوە و بەرهەمی داکۆکیکردنی زۆری ئێمە تەلەفۆن و لە سەرخەتبوونی سەرۆکایەتی لیژنەمان بە بەردەوامی و چارەسەرکردنی مامۆستا بەدڵ کە چەند جار تەندروستی تێکچووە و حەریزبوونی ئێمە و داکۆکیکردنی زۆرمان لەسەر ئەوەی کە کەسوکاریان بیبینێ خۆشبەختانە ئەمڕۆ کاتژمێر 11 کە سوکاریان بە دیداریان شادبوون و ئومێد دەکەن ئینشاءڵڵا ئازادیش بکرێن و بە تەواوەتی بە دیداریان وڵات کاک بەشدار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت وەکو پارێزەرێک لە دۆسیەکە هەموو ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی کە سزادراون یاخود تا ئێستا دادگای نەکراون ڕێگەیان پێدرا ئەمڕۆ چاویان بە کەسوکاریان بکەوێت بەناوی خودای گەورە میهرەبان سڵاو لە جەنابەت سڵاو لە خوشی بەڕێزمان مامۆستا بەدریە کە یەکێک بووە لەو ئەندەم پەرلەمانانەی کە زۆر بەپەرۆش بوو زۆر ماندوو بووە لەسەر کەیسی سزادراوانی بادینان و بەدواداچوونی زۆری کردووە لەگەڵ شان بەشانی گوریستان سعید و ناوی ئەندامیانی پەرلەمانی ترم ڕەنگە لەو دەمەی لەبیر نەبی بەڕاستی جێگای دەستخۆشینە فعلا هاوڕای بەڕێزیانم فشار و فشارەکانی ئەوان بوو داکۆچیکردنی بەردەوامیان وای کرد کە سەرۆکی پەرلەمانی هێنایە سەرخەت و دوجار بڕیاری موافقی وەرگیرە لە ئاسایش کە سوکاری سزادراوان ببینن بە پێویستی دەزانم لە خاڵێکی تریش بکەم
هێز و لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی NGO ڕۆژنامەوانان چالاکوانان لە دەرەوەنەوە ڕۆلی خۆیان هەبووە وەکو فشارێک لەسەر دەسەڵات و نابی ئەوەش دەبێت بکەین زرهێزەکان بەڕاستی دەورێکی زۆر زۆریان هەبوو خوانەخواستە دەوەم نیە لە شەئنی هەوڵماندبوونی مامۆستا بەدریە و ئەو هەڵڕێیانەکەم کەمەوە بەڵام بەڕاستی بە دەرەجەیەک ئەو زرهێزانە زەختێکی زۆریان کرد و دوجاریش جەنابی مامۆستا عەلی باپیر کە لەگەڵ بەرپرسانی باڵای وەزارەتی دەرەوەی بەریتانیا دانیشتۆ من لە نزیکەوە ئاگادارم ئەو پرسیان تاوتوێ کردووە لە هەفتەی ڕابردوو ئەوەش یەک لە هۆکاری خۆی هەبوو تەسیری زۆری هەبوو بەڕاستی ئەمەسپاسی ماوە جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەریش دەکەین کە ئەویش بە دەوری خۆی تەقسیری نەکردیە. خاڵێکی تر بەڕاستی دەمێت سڵا و ڕێز بۆ خوشی بەڕێزمان مامۆستا بەیانخان خێزان و هاوسەری مامۆستا مەلا شیڤان کە مامۆستا مەلا شیڤان نزیکەی 12 ساڵە زیاتر لەسەر مینبەرەکانی مزگەوت هەمیشە بۆ بەردەوام دژی تونند و توژی بووە و هەمیشە ڕۆڵی هێورکەرەوە و ئاشتی خوازانەی داوە و لە وڵاتی تورکیا باسی مافی گەری کوردی کردووە و ئیدانەی ئەو وڵاتانەی کردێک کە سەر کۆنەی مافەکانی گەری کوردستان دەکەن. مامۆستا مەلا شیڤان دەبوایە خەڵاتی ڕێزەنانی پێ بدرێ دەبوایە ڕێزگرتنێکی تایبەتی بۆ بکرا بە لەسەر ئاستی باڵا لە هەرێمی کوردستان بەداخەوە چاکەکەی ئەوە بوو مووقیفە باشەکانی ئەوە بوو ئێستا لە زیندانە. من لەسەر وەزعی سزادراوان ئەوان خۆیان لە نزیکەوە وەزعیوانیان بینیوە بەڵام ئەم نیشە ڕەنگە لە دووەکی دیکە جێبیز بوومە دیارە هەڵسوکەوتی کارمەندانی ئاسایش زۆر گۆڕاوە لەگەڵیان ئێستا باشتر بووینە پێشتر دیارە هەڵسوکەوتیان لەگەڵیان وەکو پێویست نەبووە بە بڵیوان نەبووە بەڵام ئەوەش هەمووی نەتیجەی ئەوەیە ئەو فشارەی بەڕێزان لە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و هەموو ئەو بەڕێزانێک کە وەکو باسم کرد پێویست ناکە دووبارە ناویان بینمەوە وای کردووە کە فشاریان زۆر کردووە ئێستا تعاملیان لەگەڵ سزادراوان گۆڕاوە تعاملێکی باشە ئەوە جێگای دەستخۆشیە. بەڵێ بەنسبەت کەیسەکەشیان طبعاً من دەمێت لەسەر ئەوش قسە بکەم کەیسەکەشیان ئێستا لە دوا قۆناغیتانە لێدانا لەسەر پاشەوەی کە تەمیز هاتەوە طبعاً ئەمە دوجار کە تەمیز پەسەندی بڕیارەکەی دادگای تاوانی دوی کرد بە سزادانیان بۆ ماوەی 6 ساڵ ئێمە دواتانەمان لەبەردەستی بوو ئەویش ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزیە ئێستا چاوەڕوانی ئەوەی دەکەین و هەمومان ئینشاءڵڵا لە فترەیەکی نزیک تەوقع دەکەین گۆڕانکاری بەسەر سزایەکیان دابێت. بەڵێ زۆر باشە دەگرم وڵات کاک بەشدار پەیوەندێکی تریمان لەگەڵە کاک محەممەد ئەمین باوکی گۆدار زێباری یەکێک لە سزادراوان. کاک محەممەد زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە ئەمڕۆیەوە سەردانی سزادراوانتان کرد وەکو گۆدا زێباریکێک کە لەو ڕۆژنامەنووسانەی کە سزادراوە بارودۆخی چۆن بوو و چی پەیامێکیشی هەبوو بۆ خەڵکو و بۆ ڕێکخراوەکانیش. کاک محەممەد بەڵێ سەبارەت بە بارودۆخی کاک گۆدار کە ئەمڕۆ سەردانتان کردووە بارودۆخی چۆن بوو؟ ممنوع سپاس بۆ قەناتی پەیام گەلک سپاسیان بکەم خێرهۆڵنان بکەم واللهی ئەمە بەری بە هەشت مانگە هەشتەیە تقریبا ئەو ڕۆژ پێکاتنەک مەرە گۆدۆری کاتی 10 دقا ئەز دایکۆ گۆدۆری ئەمە گەشتەنە گۆدۆری و وڵامت هەولی برسی و یەت ڕەوشەکە خراپ داوەڕ بکە ڕەوشەوە بۆزنیە و جێوە گەلک بەنگە و یعنی جێوە خوش نییە بەڵێ یعنی وتی بەڵێ خۆی وتی دڵتەنگە و جێگاکەشی وەکو پێویست نییە گلەی لە شوێنی مانەوەی هەبوو لەلارێ وڵە گوتی جێمە بەنگە زۆر جیاکە بەنگە و ڕەنگەکە و تەندروستیاوی باش بوو الحەمدوللا بەس ڕاستی زەعیدە گەلک زەعیدە شەڕبیە ڕەنگی خولێ نەمایە و وەکو گوتی دیارە جێوە نەخوشە و خۆخۆرن خوش نییە جێوە نەخوشە کە چێ مەسەلەکە یعنی ڕەنگی خۆ گەلک گۆڕیە ڕاستی. بەڵێ سەبارەت بەوەی کە چاودێری پزیشکیان بۆ دانەنراوە بڵێن کەوتت گۆدار نەخۆشە و لە ڕووی جەستەیشەوە لاواز بووە ڕێگەیان پێ نەدراوە پزیشکیان بۆ بێدەوەندەی کێوەرێتان پرسیون خودێ بەرینکە گوت پیچەک من حەسۆسی کردبووە کۆ ناوە حەسۆسیەک بۆ چێ ببوو ئەویش گوتە عیلۆچ کرد و ئەزێ بۆشم نوتە گوتە ئەزێ بۆشم گوتە ئەزێ بۆشم ڕۆستی بەس بۆز نینە ڕەوشەوە بۆز نیە نەخۆ گوتە ئەزێ بۆشم چ قوسێری نینە و
بس ونفسم دلخو باخذ انه مثلا وانا كان اوصوي شالندو سيري وانا كان درستي باخذ مور بكاي خورتي تاخذ خورتي مروي قال بلدان قوي بو يعني نشان قصيت ضوء كان قلت امور ما جابوش وامثال بلندين وخمو منابن وبتاكر نتميزي جنا كان رشاد صولدي 10 صولدي استيراد وبين خمو مناخن وام بيغناحينو او اخمنه قلت نبوما بەڵێ ئەی وەکو خۆتان وەکو گۆداریش چاوەڕێەوەن کە بەم زوانە بێتاوان دەرچن سەبارەت بەو تۆمەتانەی کە ڕوبەڕوویان بۆ شتێکی تایبەتیان هەبوو قسەیەکیان هەبوو خۆیان بله اره والله قلت افنگی تومت نباینو گفت قربه معنا بونو چه بونه بونه و تومتا چه بونه بونو گفتم بگو نحینو گفتم ما في رواه خلقه کی و بردوان یا خلقه کی و ملت کرد و کردستانه و یعنی پیشی وی نخوشی و وی گرنه و وی سزایی بوی نردر مثلا قوانه کی و اوکی بەڵێ وەکو دواپەیامت چییە سەبارەت بەوەی کە چیان بۆ دابین بکرێ و چی لە دۆسیەکەی بکرێ کە بەرە زووتت باری تەندروستیە و خراپە لاواز بووە چی بۆ بکرێ سەراستی پەرلەمان حکوومەت دادگا والله مداومة أو حد دعوات كان بالبرلمان همو دعوات يعني فاري زرا أو کار بن همول سخت بن بلکه خود هر جواب اجازه مثلا جواب بنا غیر عال جواب زور نخوشه و تنگ یا تمیز پیش بخه مثلا تمیز کنه و کازی ها با و چند تایبه عادی بزنید تمیز کنه و چیز دیار نیایشتا بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ کاک محەممەد ئەمین باوکی گۆدار زێباری کە لەگەڵمان بووی لە ڕێی پەیوەندی تەلەفۆنی سوپاسی بەڕێستان دەکەین کاک بەشدار بە کورتی سەبارەت بەوەی کە ئێوە قسەتان لەگەڵ سزادراوانی دیکە کردبێ لەو 5 سزادراوە جگە لە مامۆستا بەدەل بەرواریش بەشێکیان بڵین لە ڕووی تەندروستیەوە باش نین شوێنی مانەوەیان بڵین خراپە بەشێکیان سەوت لەلای من نەما ببورن بەڵێ سەبارەت بە سزادراوان باری تەندروستیان ئەوەی کە ئێوە قسەتان لەگەڵ کەس و کاریان کردبێ بەڵێ دواتر دەگەرمەوە لای کاک بەشدار بەدرێخان سەبارەت بە بارودۆخی بڵین سزادراوان ئێوە پێشتر خۆتان بەناچوتان کردبوو چونکە بەشێکیان بۆ نمونە وەکو گۆهدار باوکی ئاماژەی بۆ کرد کە تەندروستیان باش نییە شوێنیان لاواز بوون ئەتا باسی مامۆستا بەدەل بەرواریش دەکرێت خۆتان پێشتر ئەم حاڵەتتان بەدی کردبوو لە راپۆرتەکەی خۆتان پێشنیازتان خستبۆڕۆ بەڵێ لە راپۆرتەکەش ئیشارەمان پێدا ئێمە هەر بیدات کە چوین مامۆستا شڤان هەر کردمانە سوعبەت وتی کە هاتم سرم هیچی سپی نەبوو بۆ هەموو سەر و ڕشی سپی بۆ وەزنیشی دابەزی بوو و کاک گۆهدار هەر وەزنی دابەزی بوو کاک ئاریوانی هەریوانی شەر بە هەمان شێوە لەگەڵ کاک شێروانە ئەمانە هەمووی چۆنەڵەی چاو بیندرا کە زۆر وەزنیان دابەزیوە بەداخەوە کاک مامۆستا بەدەل تا ئێستایەک دووجارێک وەزعی تەندروستی تێک چووە ئێمە وەک سەرۆکایەتی لیژنە لەسەر خەت بووین و داوامان لە ستافی ئیداری بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایش شێولێر کردووە دوو تا سێ جار چارەسەری پزیشکی بۆ کراوە ئەوە براوەتە دەرەوەی سجنیش بەداخەوە بەڵام تا ئێستا هیچ ئەسەوارێکی نەخۆشی لە مامۆستا بەدەل دەرنەکەوتووە بەڵام ئەمڕۆ من کە بە دوواداچوونم کردوایە سەرۆکی پەرلەمان زۆر تەکیدی لەوە کردوێتەوە بۆ ڕۆژی شەمە زۆر بە مەزبوطی تیمێکی پزیشکی هێنن بۆ ئاسایشی گشتی تێستی تایبەت بۆ مامۆستا بەدەل و بۆ کۆی سزادراوان بکات تایبەت ئەوانەی بادینان لە ڕووی تەندروستیەوە ئێمە ئەوەمان بەدی کرد و دیسانەوە بە دوواداچوونم کرد لەسەر چۆنەڵەی تەنگی ژوورەکان و قاعەکان ئەو نەخۆشی پێستەی کە ئەو کاتە هەبووە ئێستا شەر کە بە دوواداچوون سوور بوونەوەی پێستیان هەبوو لەبەرەوەی وتمان دووەمۆکسیدی کارمۆزۆر و پاڵە پستۆ هێوایی و قەرەباڵغی ژوورەکان و 120 تیا 125 تیا 135 تیا قاعەکان کە دەبێ وتمان نابێت لە سی کەس زیاتر بێ بەداخەوە ئەو پاڵە پستۆ زۆرە هەیە بۆیە تا ئێستا سزادراوان ئەوانەی کە تووشی ئەو نەخۆشی پێستە بوون تا ئێستا نەخۆشیەکان بەردەوامە کە من ئەمڕۆ بە دوواداچوونم کرد لە ڕووی تەندروستیەوە ئەو چۆنەڵی فریاکەوتنی سەرەتاییان هەیە هەندێک ئیلاجی جزئیان بۆ کرێ بەڵام
لە شەمەوە ئێمە کە لە راپۆرتەکە دایشارەمان پێداوە بەڵێ ئەبێ شەمە عفوەن ئێمە کە لە دووشەم و راپۆرتەکەمان ڕاستەکەیت کە دەبێت شەمە لە پێنجشەمەوە کە سەرۆک چووە لە شەمەوە دەبێت تیمێکی پزیشکی بڕە تێست بۆ تەندروستی هەمویان بکرێت لەسەر بار زۆرفی ئەوان یەکلا بێتەوە تەندروستیان بەعام خراپ نییە بەڵام ئەو وەزعی کە لە پێش ئامێ شارەمان پێدا تا ساڵە ئازان هەرماوە وە کێشی ئەو سزادراوانە تاساماوە مەبێ تیشک بخەمە سەر یەک شت کاک حەکیم سەرۆکی پەرلەمان کاتێک کە چۆتەلایەن ئێمە بچی میکانیزمێک یەک بە یەکەر هەمووی حەقی تەواومان پێدا قسەیان لەگەڵا بکەین ئەویش لە چوارچێوەی ئەو راپۆرتەی ئێمەدا لە سۆنگەی ناوەڕۆکی راپۆرتەکە ئێمەدا سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لەکەین کە هەریەکان نیو کاتژمێری بۆ داناون و قسەی تەواوەتی لەگەڵا کردوون ئەوەی ئەوان ئەی بۆ ڕایگەشتی بڵاوی ناکەنەوە سەرۆکی پەرلەمان نەتیجەی سەردانەکەی ڕۆژی پێنجشەممە تا ئێستا بڵاو کراوەتەوە من ئەگام لەوە نییە یابێتی بە ڕایگەشتی رابێتی بە ڕایگەشتی بەزیتر نازانم پێچێ لەبەرەوەی کە هێشتا نەتیجەکەی بە تەواتی پێچەویستی بێتی نەتیجەی تەواتی دەستکەوێ لە تستی تەندروستیان و لە بۆ نمونە لە هەموو ئەو چۆنەڵی نتیجەی سەردانەکەیان بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ئەو کە یەک بێ قسەی لەگەڵا کردوون ئەوان چۆنەڵ ڕاستپاردەیان بۆ سەرۆکی پەرلەمان چی بووە بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی هەرێم بۆ دوای بە تەسەلێگەر باسکە دوای ناوبڕەکە کاک بەشدار پێش ناوبڕەکە گەر بە کورتی سەبارەت بە تەندروستیانەوەی کێوەش قسەتان لەگەڵ کە سوکاریان کردیا خۆتان تا ئێستا نەتانتوانی وەکو پارێزدانان سەردانیان بکەن نەخێر هیچ ڕێگەمان پێ نادەن هەر جارە بە بیانێک ڕێگریمان لێ دەکەن بەڵام لە خێزانی یەک لە سزادراوان جێم لێ بوو وتی ڕاستە فعلن لە ڕووی جەسەدیەوە زۆر کەس و لاواز بووینە یعنی یەکێکیان لەوانە مثلم کچێکی هەبووە هەمیشە دائما کە دەرەوە بووە لە باوەشی بووە بەڵام ئەو کاتێک کە چۆ لە زیندان گریاوە نەیناسیوەتەوە ئەوە بەڕاستی جێگای داخیانی ئەمە متەئەسیر بووین ئیتر ئەوی دیکەش زۆر هەوڵماندایە نایە ئێمە بیان بینین باشە وەکو خۆتان وەکو پارێزەران تیمی پارێزان داواکاریتان بە فەرمی پێشکەش کردووە کە خۆتان چاویان پێ بکەوێت لە ڕووی یاساییەوە ینی ڕێگە پێدراونی وە سەردانیان بکەن لە بارودۆخی تەندروستیان بکۆڵنەوە بەڵێ ما فەشەڕەوای خۆمانەوەکو پارێزەر سزادراوانی خۆمان ببینین و ئەسڵان هەر موعیدیش نییە بەمەدا هەر کە هەر ڕۆژ بمانەیە بە پێی قاوەن دەبێت توانین بچینە لایەن بیان بینین بەڵام لە ئاسایش نەداواکاریمان لێوەردەگرن لە پرزگە دەمانژێڕنەوە ڕێگریمان لێ دەکەن باشە بەزووتر ئێستا هەڵسوکەوتیان باشتر بووە لەگەڵ سزادراوان ئەمە برنجامی فشارەکانە فشارە ناوخۆیی و نێودوڵەتیەکانە کێسا هەڵسوکەوتەکە لە چ ڕوانگەیەکەوە باشتر بۆ کە دەڵێ بەڕێزووتر گۆڕانی بەسەردا هاتووە ئیتر وڵایوتیان تەعاملیان لەگەڵیان باشتر بووە تر هەڵسوکەوتی مەسەلەن ڕەنگە چوونە دەرەوە هاتن و قسەکردن و یعنی ڕەنگە مەزاریان زیاتر دابنێ پێشتر زۆر لە سریان تون کردبوون ڕەنگە لەو ڕوانگانە بیتن بەڵێ وەکو تیمی پارێزەران شەز دەکەن کە زۆرت پێویستە چوونە دەرێشی ڕەنگە بەڵێ وەکو تیمی پارێزەران هەڵسوکەوتیان لەگەڵەوەش باشتر بووە لە دام و دەستگا دادوەریەکان دوایە و فشارە ناوخۆیی و بەتایبەت نێودوڵەتیەکان بەڵێ گۆڕانکاری بەسەر داهاتی زۆریش بەڵام بەنسبەت ئەو مواجهەیە دەرەجەی ڕئیسەکە خوا نەخواستە بۆ ئەو نییە لە شەئنی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمانیان خوشکە بەدریە و هاوڕێکانی لە پەرلەمانی کوردستان کەمکەمە بەڵام بە دەرەجەیەک زرهێزەکان بووینە فشارێکی زۆریان کرد ئەو ڕێگای مواجهەیە کراوە بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر
ئێمە لە کۆمپانیای یاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە، تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست. بەدرخان سەبارەت بە ڕاستسپاتی پێش ناوبەرەکە وتت سزادراوان کە سەرۆکی پەرلەمان پێشەمە لەگەڵان کۆبووەتەوە، ڕاستپاردەیان هەبووە، چ داواکاریەکیان هەبووە بۆ دامەزراوەکانی هەرێم؟ من پەیوەندیم بە لیژنەوە کرد کە ڕۆیشتون و بە کەسوکاریشیانەوە ئەوەی بە کەسوکاریان و توواڵێم ئەو بابەت ئێمە ئەمانەوەی زیاتر زەق بکرێتەوە. داواکاری ئێمە ئاراستەی سەرۆکی هەرێم بکرێت، سەرۆکی حکوومەت بکرێت و سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەت بسێ و ئەنجومەنی دادوەری و وڵاتانی زلهێز و لایەنە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان وەکو تا ئێستا هە لەسەر خەدون ئومێد دەکەین ئەو هەوڵانەتان چڕوبڕ بکەنەوە ئەمەیان بە کەسوکاریان وتووە بە سەرۆکی پەرلەمانیان وتووە ئێوە وەکو سەرۆکی پەرلەمان و پەرلەمان ئەتوانن کارێککەن کە ئەفو خاصمان بۆ دەربکەن یا داوای لێبوردن بکەن بۆمان. سەرۆکی پەرلەمان هیوای پێبەخشی و نەژەرۆک و بۆ نمونە هاوڵاتیەک کە ئومێد دەکات هیوای هەیە کە حکومەکان تەمیز بکرێتەوە و چۆنەڵی بە تەواتی کەیسەکاندا بخرێوتێتی بەڕای من وەکو کەسێکی یاسایی مادەم ئێوە حکومەکەتان لە تەعن و تەمیزدایە من پێم باشە لەم قۆناغەدا داوای ئەفو خاز نەکەن، باشتر وایە بەشکم تەمیزەکە بە ئیجابی بێتەوە کاتە بە تەواتی کەیسەکەتان دابەخرێمە. وەڵامی سەرۆکی پەرلەمان بووە بۆ سزادراوانی بادینان کە ئومێد دەکەن ئینشاڵڵا ئەو تەعن و تەمیزدا وەکو چاوەڕێن ئەوەی کە ئێستا بڕیارەکە لە قۆناغی ڕاستکردنەوەدا ئەمە ڕاز بکرێتەوە بۆی کە لەسەر چکە بازۆکی ناوبانگی هەرێمی لە ئاسینی و دەوڵەتیش هەر بڵین ناوبانگەریم لە کاتدار کردووە. ئێستا کاتیەوەی کەم بریارە ڕاز بکرێتەوە تێژ نەپەڕی ماوەیەکی زۆرەوان هێشتا ئومێد ماوە، هێشتا ئومێد ماوە، ئومێدیش دەکەین کە بەڕاستی ئادا نەزارێکی ئەو حکومانە بکرێتەوە لە تەعن و تەمیزدا و تەمیزەکەشی بە ئیجابی بێتەوە بە تەواتی کەیسی ئەو 5 سزادراوە دابخرێت و ئەوانەی کە هێشتا هەر لە تەوقیفدان هێشتا کە هەر ڕاگیراون و حکم نەدراون ئەوانیش ئازاد بەشێکیش ماون چالاکوانانی بادینان کە ئێستا وەکو 5 سزا نەدراون دادگای نەکراون. نانە هەندێکیان لە گرتن و گواستنەوەدان یعنی لەبێشە تەمەن تقریبا عەدەتیان 16 کەس بوو، دوای بوونە 9 کەس. ئێستا ئێمە ئەوەی بینیومان بەدەر لە ئەم 5 دوانی تر بینراوە کەواتاوەتە 7 کەس ئێمە کاتە 9 کەس کە ئێمە چوین ئاسایشی گشتینەوە لە چالاکوانانی بادینان لەوێ هەندێکیان لە ڕاگیرا و نەدیکشیان حکم دراون. باش سپاس دەکەم. دەچین لای کاک
یوسف عیسا برای هەریوان عیسایەکێکی تر لە سادراوان. کاک یوسف سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکەمان. سەبارەت بە بارودۆخی کاک کەریوان چۆن بووەکەیەوە ئەمڕۆ وەکو کەسوکاری سەردانتان کرد لە زیندان؟ بەێ سپاسی ئاوەتم سپاسی ئەمیێوانی دەرجێن ڕاستیژی ئەڤرو ئەم نەدیتم دیتناوی شاد بوون ئەڤرو دیتنا دەیکەکە جەگەر سۆتی بژن دەستگرەکە هەشتەی بە چاوەڕی بوونا دیتنا هاریوانی شاد بوون ئەگەرە جزبرت هەمی بوو لەژنە ئامافی مرۆڤ پەرلەمانی تیما پارێزەران ڕاستی سپاسیەکە بێت و چاوانە بواتکەن بەێ یەکەم دومایک ئاخستنا هاریوانیشی ئەو بیکو بێگونەهیە هەنی گوتنە قانونی کەلمە دێتەکردن گەلەک ئەم بێگونەهە بەڵێ کاک یوسف سەبارەت بە بارودۆخی کاک هەریوان بارودۆخی تەندروستی چۆن بووە چکە بەشێکیان لە ڕووی جەستەیەوە لاواز بوون ئەوەم حاڵەتەی هەبووە لە ڕووی تەندروستیەوە چۆن بوو؟ وەڵی بارودۆخی باش دی وەک باش دی بەسپا وەختی ئەم جێت وا گەلە نەخۆش ڕاستی جێوا پایینی وەکی دی ڕەوشایی باش تەندروستیایی باش دی بەس پشتی ئەم دەرگێت نشتێکی ڕەوشا دەرگیرایی بژنا دەیکامە گەلەک تێک و ڕاستی زۆر زۆر خراپی ڕفەرەکەم وا پشتی ئەم چوونی شوێرە. بەڵێ ئەی چی دەوت سەبارەت بەو تۆمەتانەی کە ئاراستەیان کردوون ئەو تۆمەتانەی کە دادگا ڕوبەڕووی ئەوانی کردوتەوە؟ وەڵی هاریوانی بخوا گوت ئەو تۆمەتت ئاراستەی مەگیرین گوت هەمینە قانونی بین گوت هیچ تۆمەتێکی مە نەگیری ئەوێت وان گوتین ئیختینە پاڵمە و گوت ژیوەرە ئەمە بەرزە و سپاسیەکە بێت پێچوانە ڕاستی بۆ کەناڵی میدیاییژی کرد بۆ بلا بەردەوام بنجی بۆ کارکردنی سەرکەیسامە و سپاسیەکە سپاسیش بۆ تیما پارێزەران هەناردیە و ڕێکخراوی میردەوڵەتی و تایبەتیش ڕێکخراوە سیپیتی ئەمریکی و لەژنە ئامافی مرۆڤیا پەرلەمانیژی ڕاستیژی ئەمش در سپاسی ئاواتکەن ئەوە چ تەقسیری نەکردیانیان. بەس بۆ کۆی کاک هەریوان بڵێن دەستگیراندارە دوای 8 مانگ ڕێگەی پێدرا دەستگیرانەکەی ببینی ئەمڕۆ ڕێگەی پێدرا ئەوش هات بۆ سەدانی؟ وەڵا ڕێگە پێ نەدان ئەولی گوتن ڕێکی گوناچێت بچتن وەڵی هاریوان پەیوەندی کردی بەری دوو ڕۆژە ئەوی بوو درستە بلاوێتن ئەم چۆن ئەڤروکە ڕاستیژی مەگەلە تەعدایی کرد حەتا هێلاتی نەتهێلان ئەولی ئەمە ڕاستی چێترە پشتینگە ئەمانە پێمە گوتی ئەvە هەشتەی بە نەدیتی و ڕاستیژی پشتی ئەم دەرگەتنشتی کە هاریوان ڕەوشای گەلێک تێک و جماعەتی خراتی لێوێ بۆری بەلکۆ کەتەواخێ ڕەوشای گەلە خراپ بەڵێ بەس کاک یوسف کێ ڕێگەی پێنەدا کە دەستگیرانەکەی چاوی پێ بکەوێت هەر لەوێ لایەن ئەمنیەکان ڕێگەیان پێنەدا؟ بەێ هەر لە ڕێگەی ئاسایشی گشتی ڕێگە پێنەدان ئەوەدان پشتینگێ مەگوتێ ئەمانە پێرە ڕاستمە تەعدایی لێ کرد گوت داقاکی خۆڵگیرن چۆن پەیوەندیای کردن و هاتە پشتینگی گوت بڵابێتە ژوور ئەوژی. بەڵێ ئەگەر قسەیەکرد نابێت داواکاریتان چیە وەکو کەسوکاریان یاخود کاک کەریوان خۆی داواکاری چیە و بە کورتی بێ سپاس دەکەم. ڕاستیژی داخوازانەش هەمی ڕێکخراوە هەیە تایبەتی لەژنە ئامافی مرۆڤ و تیما پارێزەرانژی بەردەوام بن نەبەس بوو دیتنێک و ئەمانە بەلکو بوو ئازادکردنەوە و بێگونەهیاوە دیار بێت و خەڵکێک. بەڵێ زۆر سوپاس بۆ کاک یوسف ئیسا برای هەریوان ئیسایەکێک لە سادراون سوپاس دەکەین کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی. کاک بەشدار سەبارەت بە ئەو تانەی کێوە پێشکەشتان کردبوو بە دادگای پێراچوونەوە کە ڕاستکردنەوەی بڕیارەکە کەی یەکلا دەکرێتەوە چاوەڕێن وەکو مودەی زەمەنی کەی ئەم کەی سێکلا بکرێتەوە بە پێراچوونەوە بێ بە حکومەکەیاندا؟ طبعا ئەوە لە محکمەی تەمیز دۆسیە بە سڕەیە هەردارێ ئەو دۆسیانی کە سڕیان هەیە بە سڕ دەدەینە پێش و گراسە دەکرێت بەڵام ئەو دۆسیەمە جیاوازە لەبەر ئەوەی وەکو دووسێ جاری کەش باسم کردو ئەو ڕۆژە باسمان کردەوە کاردانەوەی زۆری ناوخۆدرەوەی دەکەتەوە بوێت تەوقع دەکرێت دۆسیەمە سڕەکەی بینێتە پێش زووتر چارەسەری بکەن و بڕیارێک دای کەرەوەی لەسەر بدەن بەڵام مەوزوعش کە دەمیز باز بکەم ئەگەر کاتە بیتن کاک سەبارەت بەونەوە کەسەی کە ئێستا لە 5/7 و 12/7 موعدی محکەمەیان لە بۆ دانراوە بە هەمان ئەو مادەی کە
ئەو پێنج سزادراوە حکم کراون دۆسیە و پەڕاوەکانیان ئیحالەی لە ئاسایشی حالەی محکمەی جینایەتی دووکرایە بە یەکێک لەو تۆمەتانە کە خراوەتە پاڵیان لە ڕێگەی مخبر سڕی و ئەوانە ئەوەیە دەرێ ئەوانە کۆمەڵک گەنجن بە پاڵپشتی ئەمریکا و بەریتانیا دەیانەوێ هێزێک دروست بکەم بۆ پاڵپشتی مستەفا کازمی باوەڕ کەشتی وای تێدا زۆر سەیری سەمەرەیە لەلایەکی تر دەڵێن وڵا ئەوانە ویستیانە ببن بە عامیلی بەریتانیا بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان شتی وای تێدا دۆسی ئەوجارە هەر هەمووی سەیر و سەمەرەیە یعنی کە عقل قبولی ناکە و منطق نییە لێ دەمیست ئەوە شە لە بۆ جەنابتان باز بکەین خاڵێکی چیریکەش دەرێ ئەوانە داوای یارمەتیان کردیە لە بۆ خۆپشاندان بۆ تێکدازنی وەزی کوردستان ئاسایشی کوردستان دیارە خۆپشاندان بە تێڕوانین و تێگەیشتنیوان پێیان وایە یەکسەروا بەواتە ئینقلاب و ئەوانە تێدەگەن لێ ئەو نوع کەسەش ئەو تۆمەتانێک کە بۆیان دروست کراوە باوەڕکە ئەوەی لە ڕێگەی مخوی سڕی بۆیان دروست کراوە هەر کەسێک بیخوێنێتەوە تەنها پێکەنینی پێدێت بەڵێ زۆر باشە بەس جگە لەو پێنج سزا دراوە ئەوانەی کە چەند لە زیندان ماون چەندیش وتت دادگایی دەکرێن ئەگەر ئاماژیان پێ بکەین دیارە کێوچێن کە دادگایی دەکرێن ڕۆژ دادگایەکەیان دیاری کراوێ بڵێ ئەوە بڵێ ئێستا ئەمە مەسەر نەبوون منە پێنجی هەفتمان هەیە و 12 هەفتمان هەیە عامر خالید و فرسەد ئەحمەد و جەمال خەلیل و سلێمان کەمال و سلێمان موسا ئەوانە بڵێن پێنجی هەفت دەکەم موعیدی محکەمەیتیان مەسعود شەنگالی و شێروان تاها و کارگەر عباس و بەندەوار ئەیوب ئەوانە 12 هەفت موعیدی محکەمەیتیان کە پێم گوتن ئەو تۆمەتەکان ئەو جۆرە تۆمەتانە بوو کە بۆیان دروست کراون بەنسبەت مامۆستا بەدەر بەرواری و ئومێد بەڕۆشتی کە من خۆم پارێزەری ئومێد بەڕۆشتی بەڵام یەک دۆسیە لەگەڵ مامۆستا بەدەر بەرواری ئەوانیش طبعاً هەفتەی هەشت دانرا بوو بەڵام ئەمە داواکارێکمان لە ڕێگەی تیمی پارێزەرانەوە داواکارێکمان پێشکەشی بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی دوو کرد ئەوەی کە موعیدەکە زۆر دوورە بۆمان بێنە پێش ئیتر زۆر هەوڵماندا لە ڕێگەی سزیری ڕۆژانەی دادگایکردنی سزادراوان ڕاگیراوان خینایمانە پێش کرا 29 هەفت ئەوانیش طبعاً بە هەمان مادەیە بێزگەت لەو ئەو دوێکە 29 هەفت و 9 لە 5 و هەفت تقریبا لێرە 11 پێنج سزادراون ئەوە 16 نزیکی تقریبا تا 35 کەسی تریش ئەوە هێشتان لە ئاسایش ماون هێشتان پەراوەکانیان ئیحالەی ئاسایش نەکراوە بە هەمان ئەو مادەی ئەوانیش دەژوورەوە بەڵێ بەس ئەوانە ڕێگەیان پێدراوە جگە کە سوکاریان ببینن ئێستا کە بەڕێز دەڵی دادگایش نەکراون ڕێگەیان پێدراوە یاخود شوێنیشان نازانرێ بەڵێ ئەوانش تا مانجیەک و دوو پێم وایە ئەو ڕۆژێک دووک لەوانە کە سوکارەکانی خۆیان بینیوە بەڵام جارێت 4-5 هەر بەی شێوەیەک ڕێگەیان پێنەداوە لە بنمونە سلێمان کەمال سلێمان و کارگەر عباس و بەندەوار ئەیوب ڕەشید و جەمال خەلیل مەجید و فرسەد ئەحمەد هەر مەجالیان نەداوە کە سوکاریان بیان بینین بەڕاستی ئەمە تووشی شۆک بووینە نازانین ئەو 5 کەسە بوو هەر بە یەک جاری سەردانیکردنیان لێمە نەکراوە بەڵێ ئەی سەبارەت بە ئەوە دەبی بەدرێخان ئەو ناوانە گەلای خۆی بنووسی دوای ئینشاڵڵە بە نامەیەکی بۆ ڕەوان دەکەم بەڵێ زۆر باشە بەس پارێزەر و ئەوانیان هەیە ڕێگەیان پێدرێ کە ئێستا لە قۆناغی لێ کۆنەوە پارێزەر لێ ئامادە بیا خود وەکو ئەوەی پێشتر پارێزەر ئامادە نییە و ڕێگە پێ نادرێت پارێزەریشان بیانبێت نەخێر پارێزەر ئامادە نییە بەڵێ نەخێر بە هیچ شێوەیەک ڕێگەنادەم پارێزەر بستی ئامادە بیتونیان لە کاتی لێکۆڵینەوە حزوریە بی تەنها چاوەڕێ ئەوە دەکەن ڕۆژی دادگای بێ لە محاکەمەکە ئەمە دیفاعیان دەبکەین بەڵام ئەو جارە حەقەتەن مەجاری زۆریان دە دۆسێکەمان بە ئیسلاحاتی خۆمان خوێندەوە ئەو نۆ کەسە و هەروە مامۆستا بەدەر و ئومێد بەڕۆشتکیش ئەو جارە زیاتر وەختیان داینەوە کەیفی خۆمان دۆسەکە بخوێنینەوە بەڵێ پێ وایە وەکو دوا پرسیاریش ئەوەی پێنج سزادراوەکە بە مانگێکی تر یەکلا دەکرێتەوە ئەوەی تریش ئەگەر بەم شێوە بڕوا کارگەری خراپ لەسەر هەرێم دروست دەکات بە کورتی بێ سوپاس دەکەم بەتاکی دەرێوەڵە کاریگەری زۆر خراپ دروست دەکات ئەو ناشرینێک کە هەیە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ناشرینتر دەکات گەر بێت و ئەو بڕیارە بەڕاستی بە هەمان شێوەی بڕیاری پێشوو دەربچێتەوە بەڵام ئەمە ئومێدمان زۆرە گۆڕانکاری بەسەر بڕیارەکەدا دێ وەکو خوشکە بەدریێش باسی کرد ئەمە ئەمەلمان هەیە ئەو جارە وەزعەکە دەگۆڕێ ئینشاءڵڵا بەڵێ سوپاس دەکەم کاک بەشدار بەدرخان کاتمان زۆر کەمەوە بەس پێ وایە بە کورتی ئەگەر ئەم بڕیارە ڕاست نەکرێتەوە
بۆ هەرێمی کوردستان خراپ دەکەێت لە ئاستی نێودوڵەتی ئەوزام زیندانانی کێش داواکاریان هەبووە گەر بەڕێز باسی بەتەکی دۆڵایمێ بەس دەستخۆشی لەکەم لە برای بەڕێزم سەبارەت بە عەدەدی سزادراوان ئێمە بیدایەت ڕاستە و سیناوەمان لەلا بوو کاتێک کە چووینە ئاسایشی گشتی تقریبا 9 ناویان بە ئێمە چۆنەڵی ناساند و زۆر داکۆکیمان کە لەسەر ئەو سیناوە و بە دوواداچوونمان کرد دوای ئەوەی کە لە دهۆ گەڕاینەوە ئاسایشی گشتیش ئەوەیان بە ئێمەوت ئەویان بێمەوت وەکو بەخۆمنا بە چۆنەڵی هاوپیشەکانم لە ئەندامانی لیژنە کە گوایە زۆریان ئەوە هیچ مەجموعەیەکیان پێێتی تا 16 کەس دەگرتن و گواستنەوە مابێتەوە باقیەتەکەی ئازادکردەوە بەداخەوە جێگەی داخە مەمنونە بمەگرە و ناوانە ئەوەی کە ئێستا لەگرتن و گواستنەوە هەر چەند ئێمە زۆریمان لا بۆ هەر سیناوەکە بە پشتەوە ئەگەر ئەوانەی کە ئێستامانەتە لەگرتن و گواستنەوە بۆ ئێمە بە دوواداچوونێکی تر بکەین لەبەرەوەی ئێوە بە ئێمەیانوت بەشێکی زۆریان ئازاد کراون کەمێکیان لەگرتن و گواستنەوە ماون کە لە ئاسایشی گشتیش جگە لە ئەم 5 سزادراوە چواری ناویتریان بە ئێمەدا لە ئاسایشی گشتی کاتێک ئێمە کوردیژنی مافی مرۆڤ چین 4 ناویتریان بە ئێمەوت غەیری ئەو 5 سزادراوە ئەفەن کە سوکاریان نەتوان پەیوەندی بێ بکەن و زانایەتیان پێ بدەن هەموویان ئەوانەی کە ئێستا دادگای نەکراون بەتەکی دەتوانن ئێمە لە سایتی پەرلەمان ڕقممانەیە و بەردامیش پەیوەندیمان لەگەڵ سوکاریانە باش بۆ بەڵام ئەو سی ئێمە وامان پێوتراکە ئێمە وامان زانی کە بەدەر لەوەی کە هەندێکیان ئێمە عەدەدەکە 16 بە ئێمە وتراوە کە لە گرتن و گواستنەوە تا ئێستا ڕاگیراون و ئەوانەی تر ئازاد کراون مەمنونە بە گەبرای بەڕێزم و کارنامەوەزم زیندانانی دیکەش جگە لەو دۆسیێ داواکاریان هەبوومانیان گرتبوو چێ ناوڕۆکە سەبارەت بە یەکلانە بوونەوە ئەم کەیسە عیبەیەکی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان تەمەنا دەکەین کە ئەم جارە کە لە تەعن و تەمیزدا بە ئیجابی تەمیز بکرێ ئەو کەیسە بە تەواتی دابخرێ ئومێد دەکەین کە ئینشاڵڵا بە چۆنەڵی ئومێدی هەمومانەوە ئەوەیە کە ئینشاڵڵا ئەم کەیسە بەلایەنی ئیجابی کۆتایی بێ سەبارەت بە گرتن و گواستنەوە ئەین ئەفۆن سزادراوان لە چاکسازیەکان لە هەرچێ پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک 5000 بە پشتەوە سزادراومان هەیە ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵاتی داکۆکی لە مافی مرۆڤ دووبارە لە هەفتەی ڕابردوو دەستمان کردوێتەوە بە چالاکی و سەردانیکردنی چاکسازیەکان و داواکردنی جێبەجێکردنی داواکاریەکان و ئامادەکردنی کۆمەڵێک تەوسیات بۆ ئامادەسازی بۆ کۆبوونەوەیەکی تایبەتی پەرلەمان کە لە مانگی ڕەمەزانە قەراردرا کە دوای داواکردن و یاداشت و داکۆکێکی زۆر کۆبوونەوەیەکی پەرلەمانی تایبەت بکرێت لەسەر چاکسازیەکان ئەوان ویستیان بە کچوکاڵی لە بەرنامەی کارەدانا و لە ڕەمەزاندا کۆبوونەوە ئەنجام بدەیت تایبەت لەسەر چاکسازیەکانی هەرچێ پارێزگاکە ئێمە قبولمانە کە لەبەر ئێمە نەمانویست کۆبوونەوەکە بە کچوکاڵی ئەنجام بدرێت ئێمە دووبارە سەردانیەکانمان بۆ چاکسازیەکان دەست پێ کردوێتەوە داواکاریەکانیان نەکەین ڕاپۆرت تەوسیاتەکان هەمووی لە ڕاپۆرتەکانە گەڵاڵە ئەکەین و ئەیدەینەوە بە ڕایگەشتی داواکاری ئەوان زۆربەی هەرە زۆریان حریصن لەسەر ئەوەی کە ئیفراجی شەرتی جێبەجێ بکرێ کە ئەمە مافێکی یاسایی ئەوانە بە یاسا ئەوان کە بە پێی ئوسۆلی محاکەماتی جەزایی مادە 331 دەبێ هەموو سزادراوێک مەشمول بێ بە ئیفراجی شەرتی کە شەو ڕۆژی بۆ حساب کرێ بەداخەوە ئەمە بە بڕیارێک لە ئەنجومەنی دادوەری تا ئێستا ڕاگیرا ئومێد دەکەین ئەو بڕیارە بەڕاستی چای پیاپشێنێتەوە هەموو سزادراوان چاوەڕی ئەوەن لەبەرەوەی ئەو لەوە دەزۆرە کە 5000 بە پشتەوە سزادراو هەیە لەسەر چاکسازیەکان نەمێنێ و ئەو بەرگرانیە زۆرە مادیەش لەسەر حکومەتی هەرێم نەمێنێ و بە بەردەوامیش چۆنەڵی زیندانەکان زیندانی تازەی بۆ دەچێت لە پاڵەپەستۆیەکی زۆر و لۆدێکی زۆران ئومێد دەکەن ئینشاڵڵا ئەو بڕیارە ئەنجومەنی دادوەری چای پیا بخشێنێتەوە ئومێد دەکەین بە زووترین کاتی ئینشاڵڵا دوای نووسینی ڕاپۆرتەکەمێ و ئاراستەکردنی لایەنی پەیوەندیدار و جێبەجێکردنی کۆبوونەوەیەکی تایبەتی پەرلەمان بۆ ئەوان و ئامادە ناردنی تەوسیاتەکان بۆ ئەوانی ئینشاڵڵا ئومێد دەکەین ئیجابیاتێکی باشی هەبێ ئینشاڵڵا ئەو بڕیارە چای پیا زۆر سپاس بۆ بەرزان بەدری ئیسماعیل بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کە لە سۆی سەرکی لەگەڵمان بووی هەروە لە هەولێرەوە کاک بەشدار حەسەن ئەندامی تیمی پارێزەرانی دۆسیی سادراوانی بادینان سوپاسان دەکەین سوپاس بۆ کەسوکاری بەشێکی لە سادراوان کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمان بوون سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ